سێ کەس هەن خوای گەورە لە ڕۆژی قیامەتا خۆشەویستی خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ثلاثة لا يكلمهم الله ولا يزكيهم ولا ينظر إليهم سێ جۆر کەس هەن خوای گەورە قسەیان لەگەڵا ناکە تۆزێ ئاگاتان لە خۆتان بێ دائما ئەم شتانە بێ بزانین سێ کەسەکە کێن لەوانە نەبین خوا پەنامان بدا خوای گەورە لە ڕۆژی قیامەتا ئەوەندە لیان تووڕێیە قسەیان لەگەڵا ناکات خوای تەعالا تەماشایان ناکە ئەوە لیان تووڕێیە خوای تەعالا پاکیان ناکاتەوە لە گوناح لە ڕۆژی قیامەتا یعنی بەدبەختی بۆ ئەوان سێ کەسن وتیان ئەی پێغەمبەری خوا کێن فەرمووی تەبیعی سزایەکی سەختی جەهەنمیشان بۆ ئەوانە وەلەهم عەذاب ئەلیم وتیان کێن ئەی پێغەمبەری خوا فەرمووی پیاوێکە سەری سپی کردبێ ڕیشی سپی کردبێ زینا بکات خۆ زینا لەسەر هەمووی حرامە بەڵام ئەوە تاوانەکەی چەند قاتە چونکە لە دنیا تێگەیشتووە و تەجروبەی هەیە و دوای ئەوە ئەڕۆ ئەو کارەکە ومەلیک کەذاب و پاشایەک و ڕئیسێک و دەسڵاتدار و کاربەدەسێکی درۆزن کە خیانەت لە ملەتەکەی خۆی بکە کە درۆیان لەگەڵا بکە و فێڵیان لەگەڵا بکە و پارەیان قوتدا و پارەیان بخوا و ماڵیان داگیرکا و فەقیرێکی متەکەبیر کابرا فەقیر و هەژارە بەڵام زۆر متەکەبرە و لوتی زۆر بەرزە ئەو سێ جۆر کەسە خوای گەورە تەماشایان ناکە خوالیان تووڕێیە خوای گەورە پاکیان ناکاتەوە قسەیان لەگەڵا ناکا و سزایەکی زۆر سەختیانش بۆ هەیە